زیاتر لە 50 ڕۆژە موچە دابەش نەکرا و بەغداد داوا دەکات هەرێم سەر لە نوێ لیستی موچەخۆران ڕەوانە بکاتەوە. کێشە و گرفتەکانی نێوان هەرێم و بەغدادیش لەسەر لیستی موچە مانگانە دووبارە دەبێتەوە و تەنیا بە زیانی فەرمانبەران شکاوەتەوە. ناتوانانی بڵێ لە 100% ئەم مانگە مەعاش وەرەگیریا وەرناگیرەوە کارەکانیشی دیارن. حکوومەتی خۆمان کەم تەرخەمە بێباکە هاوڵاتیش هیچ وەختی ئامادە نییە گیانی خۆی بەخت بکە و یەکێک لە هۆکارەکانی ئەمەی کە ئێستا لەم هەرێمی کوردستانی ئێمە ڕوەدا من وە ئەزانم بێدەنگی هاوڵاتیە، هاوڵاتی بێدەنگە، مامۆستا و فەرمانبەر بێدەنگن لە ئاست ئەو دواکەوتنەی کە پێیان ئەکرێ لە ئاست ئەو سوکایەتی کە بە موچەخۆر ئەکرێ ئەمە سوکایەتی نەبێت چیتری پێوترێ. گومانی تێدا نیە فەرمانبەران و مامۆستایان پشکی شێریان بەردەکەوێت لە دواکەوتنی موچەدا کە کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر ژیان و ماڵ و مناڵیان هەیە. بە تایبەتیەکە کرێچیش بێتەوە کاریگەریەکەی هەر زۆر ناخۆشتر ئەگەر نەخۆشی هەبێت، چونکە معقول نییە دواکەوتن تا دوو مانگ زۆر کاریگەرە لەسەر هاوڵاتی بە تایبەتی موچەخۆر مامۆستایان. نەبوونی خزمەتگوزاری، نەبوونی کارەبا و نەبوونی کۆمەڵەشتی تری ژوای کردووە خەڵکی بە تەواوەتی بێتاقەت بووە. سەرەڕای نەبوونی مەعاشیش زیاتر ئەتوانم بڵێم کاریگەریەکی لەسەر تەواوی ژیانی خەڵکی دروست کردووە و بێتاقەت بووە و خەڵکیش هیچ دەسەڵاتێکی نوێیی پێ ناکرێت. ئەمیر دوکانی کەبابخانەی هەیە لە ناو بازاڕ یەڵەبجە. ئەو دەڵێت کاریگەری دواکەوتنی موچە ڕاستەوخۆ بە بازارەوە دیارە و فەرمانبەر هەیە بە قەرزی هاتنی موچەکەی لێرە نان دەخوات. زۆر جار کابرایەت ئێرە نانەکەی خۆ هەڵەسێ دوایڵێ وەڵی دوای پارە بۆێنم یا پارەم بیرچوە پێشی نییە خۆی شێزانێکە پێی نییە تێگەی بەڵام مەجبورەوە درۆ بکە مەجبورە بیکە لەبەرەوەی جاری وایە کابراڵێ پێنج کەبام بۆ سەفەریکە دوای ئەڵێ ماعاشم وەرگر پارە بۆێنم خۆ تۆ لێشی داوا ناکەی ئەلێەوە ڕای بینی لێ داوا ناکەی لەبەرەوەی سوورەزانی کە پێینی تێگەی وەکو ئینسانیت وەکو دۆسایەتی لەم شارە. فەرمانبەر هەمووی قەرزاریان بازاڕێ بڕۆ ئەو دوکاندارانە دەفتەری قەرزەکەیان بگەڕ و هەمووی فەرمانبەرە هەر هەمووی فەرمانبەرە بێ بازاڕیە بڕۆ بازار بگەڕ و هەمووی دانیشتووە بە دیار دەفتەری قەرزەکەی کەی قەرزی بۆ بێتەوە هەمووی چاوەڕێی دەستی فەرمانبەرە لە هەرێمێکی 5 ملیۆنی یا زیاتر لە ملیۆن و نیوێکی فەرمانبەر و موچەخۆر بێت حتممە کاریگەری لەسەر بازاڕیشە بێت. هاوڵاتیان و موچەخۆران دەڵێن ئەم دەسەڵاتە تەنگی بە ژیانیان هەڵچنیوە و پێویستە وانش لە ڕێی دەنگدانەوە تۆڵە لەم دەسەڵاتە بکەنەوە کە تەنانەت ناتوانێت سەرەکی ترین ماف کە موچەیە دابین بکات. ململانەکانی نێوان حکوومەتی مەرکەزی وەرێم بۆ ناڕۆنی لیستی موچە و ناوی دووبارە دەگەڕێتەوە و جارە دیار نییە کەی موچەی مانگی حەوت لەلایەن بەغدادەوە ڕەوانە دەکرێت. بەردەوامی دواکەوتنی موچە کاریگەری لە سەرجەم سێکتەرەکانی ژیانی هاوڵاتی و فەرمانبەر دروست کردووە بە شێوازێک هیچ مانگێک فەرمانبەر و موچەخۆر دڵنیا نییە و نازانێ کەی و چۆن موچەکەی وەردەگرێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.